یەکەم کۆمپیوتەری بایۆلۆجی بە خانەی ڕاستەقینەی مرۆڤ کار بکە دروست کرا. کۆمپانیاش دەڵێ ژیری دەستکردشی بۆ بەکاردێنن کۆمپیوتەرێک دەبێ هەموو خەڵکی بتوانێت هەم بەکاری بێنێ و هەم مرۆڤاتی باتە سەدەیەکی نوێی پێشکەوتنی زانست بە تێکەڵکردنی خانەی مێشتی مرۆڤ بە کۆمپیوتەرێکی کارەبایی واتە ڕێک دروستکردنی ڕۆبۆتی فیلمەکان کە لە 50 ساڵ ڕابردوو لە تێکەڵکردنی گۆشتی ڕاستەقینە و مەچینە دەکرا ئێستا بەردەستە. مژێرم بەخێر بن بۆ 24+. کۆمپانیایەکی نوێ ستارتاپ لە ئوسترالیا هەڵسا بە دروستکردنی جۆرە کۆمپیوتەرێک کە لە سەدان هزار خانەی دەماری مێشتی مرۆڤ پێکاتوە لەگەڵ مەچینە تێکەڵ کراوە دەتوانێت بەرهەمێک دروست بکە بە ناوی CL1. ئەو پزیشکەی ئەو کارەی کردووە ناوی دکتۆر گاگانە. تای مەبەستەکەشی بۆ ئەوەیە بتوانێت هەردوو ژیانی زیندوو مردوو تێکەڵ بکە بتوانن ئەنجامی نوێ بەدەست بێنن. لە داهاتوو چیپ و مەچینە بخەنە ناو جەستەی مرۆڤەکان شوێنی ئەندامی مردوو لە کارکەوتوەکان بگرێتەوە. ئەو زانایە دەڵێ خانەی دەماری مرۆڤی ڕاستەقینەی زۆر چالاکیان هێناوە کە زۆر چالاکە هەیکەلەکەی بە شێوەیەکەوە زۆری لە پرۆسەسەری کۆمپیوتەر دەتوانێت باشتر کاری پێ بکە. تەنانەت دەتوانێت تریلیۆنان کار لە چرکەیەکدا بە ناویدا بڕوە کە پێشتر هەرگیز نەدەتواندرێت ئەو کارە لەسەر چیپی کۆمپیوتەر بکرێت. جا کۆمپیوتەرەکە لە تاقیکردنەوەکان بە سەرکەوتوی کارەکەی ئەنجامدا و دەرچووە. لە ماوەیەکی نزیکدا دەڵێن تاوەکو 3 بۆ 6 مانگی دیکە ئەم کۆمپیوتەرە دەکەوێتە بازاڕەکان و تاقیکردنەوەی ژیری دەستکرد لەسەری دەتوانرێ بکرێت. هەمووان دەتوانن بەکاری بێنن و تواناکانیشی ببینن. بەڵام تا ئێستا دیار نییە تواناکانی بە شێوەیەکی پراکتیکی چی دەبن. لە ماوەیەکی نزیکدا بە دیار دەکەوێت تاقیکردنەوەی پراکتیکی لەسەر دەبینیم و بێگومان کە باسیش کرا لە 24+ بۆتان باز دەکەم. چین سەرچاوەیەکی وزەی بێسنوور دەدۆزێتەوە کە دەڵێن دەتوانێت تاوەکو 6,000 ساڵی دیکە وزە و هێز بە وڵاتەکەی دابین بکە بێ ئەوەی کۆتایی پێبێ. چین ڕایگەیان سەرچاوەیەکی وزەی نوێیان دۆزیوەتەوە لە کانزای ڕایدیۆ ئاکتیف یەکەم جارە لە مێژوودا چین دەستی پێ بگە و یەکەم جاریشە لە مێژوودا هەر وڵاتێک بتوانێت وزەی لێ بەرهەم بێنێ. هەرچەندە وێبسایتی دەیلی گەلاکسی کەم هەواڵی بڵاو کردێتەوە دەنووسێ ئەو وزەیە هەزاران ساڵە هەیە. بەڵام جگە لە چین هیچ وڵاتێک بیر لێ نەکردوێتەوە بۆ وزەی وڵات بەکاری بێنە. وزەکە ئەوەندە زۆرە دەتوانێت تاوەکو 6,000 ساڵ وزە بۆ وڵاتی چین دابین بکە کە لە راپۆرتەکە هاتووە تاوەکو 1000 ساڵ وزە بۆ هەر ماڵێک لە ئەمریکا دەتوانێت دابین بکە. دڵخۆشی زانکان لەو چیرۆکە ئەوەیە زانکان دەڵێن لە کۆتاییدا لە کۆڵ یۆرانیۆم دەبینەوە جەنگە ئەتۆمیەکە کاڵ دەبێتەوە لەمەوەدا سوود لە کانزای دیکەوە بۆ وزە وەردەگیرێ ئیدی واز لە ئەتۆم بهێنن. بەڵام تا ئێستا چین ئەم دۆزینەوەی بەنامەی زانستی بڵاو نەکردوێتەوە تاوەکو هیچ وڵاتێک سوودی لێوەربگرێت. جارێ تەنیا خۆیان دەتوانن سوودی لێوەربگرن کە کارەکە چۆنە و چۆن دەکرێت گەر دڵیان نەرم بێ لەوانەیە نامەزانستەکە بڵاو بکەنەوە ئیدی لە وڵاتانی جیهانیش بتوانن سوود لەم کانزایە وەربگرن. ئۆتۆمبیلە و لە سەقفەکەی درۆنێک دێتە دەرەوە دەتوانێت پشکننی ڕێگاکەت بۆ بکە و دیمەنەکانت بۆ تۆمار بکە. لەوانەیە ئەمە پێویستترین شت نەبێت کە لە جیهاندا بڵاو کرێت تاوەکو ئێستا بەڵام کۆمپانیا چینیەکان ئێستا شتی سەیر و سەمەرە دەکەن بۆ ئەوی بڵێن ئاگاتان لێمان بێ لە داهێنان بەردەوامین. BYD ئەو کۆمپانیایی کەوا ئەو کاری کردووە دەڵێ ئەمە داهێنانێکە تەنیا ئەوان پێیان دەکرێت. ئۆتۆمبیلێکیان دروست کردووە دەتوانن بە بژاردەی $2197 جاردەیەکی دیکرد بۆ زیاد بکەن. ئەوش چیە درۆنێک لە سەقفی ئۆتۆمبیلەکە دابنێ. لە جاتیکردنەوەی سەقفی ئۆتۆمبیلەکە بۆ بینینی ئاسمان دەتوانی درۆنێک فرە بدەیتە دەرەوە. جا بۆچی ئەو کارەش دەکەن بێگومان نیش نازانم. کۆمپانیا چینەکە هەڵساوە بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک دەڵێ ئەم ئۆتۆمبیلە تاکە ئۆتۆمبیلی جیهانە بتوانێت ئەو کارە بکە. جا ئەم هەواڵە کاردانەوەی ئەرێنی و نەرێنی لێکەوتەوە. یەکەم ئەرێنیەکانیشتان با پێ بڵێم بۆ کەسانەیە کە ڤیدیۆگرافەرن بەردەوام درۆن بەکاردەهێنن سوودی لێوەردەگرن. بەڵام بۆ خەڵکی دیکە فرۆشتنی درۆنێکی $850 بە $2197 لە سەقفی ئۆتۆمبیلێک بێتە دەرەوە. لەوانەشە سوودە گەورەکەشی ئەوە بێ بەو کەسانەی کەوا شاخەوانی دەکەن یاخود بە ڕێگایەکدا دەڕۆن نازانن ئەو ڕێگایە چی هەیە درۆنێک هەڵدەدەن سەیر ڕێگاکە دەکەن دەزانن کەوا لە پێشیان چی هەیە جگەلەوە نازانم سوودێکی دیکەی لێوەردەگرن. زانکان توانیان خانەی بەکتریا دروست بکەن کە دەتوانێت خۆی بگۆڕێ وەکو خانەی مرۆڤ لێ بکە واتە شێوەیان بگۆڕن ناویان لێناوە میرۆر لایف ژیانی یاوێنە. بەڵام
ئاگداری کێشەکانی نەبوون. چەند زانایەکی دیکە وتیان ئەوە کارەساتێکی تەندروستیان دروست کردووە کە ئەگەری هەیە ژیان لەسەر زەوی لە ناو ببە چونکە ئەو بەکتریایە ڕاستە سوودی هەیە بەڵام شێوەشی خۆی بگۆڕێ بەکتریایەکە بنون منە زیان بەخش بێ زیان بەخشەکانیش فێر بن هەمان کار دەکەن ئەو کاتە ژیان لەسەر زەوی کۆتایی پێدێت چونکە هیچ دەرمانێک و ڤاکسینێک دەتوانێت دەرەقەتی ئەو خۆگۆڕینە ببێ زانکان لە 10 ساڵی ڕابردوو خەرێکی دروستکردنی و دەستکاریکردنی DNA و RNA بەکتریا و خانەکانن کە لە ناو جەستەی مرۆڤ بتوانن لە ڕێگەیەوە خڕۆکە سپیەکان بەهێزتر بکەن چونکە بەکتریاکە دەتوانێت شێوەی خۆی وەکو خڕۆکە سپیەکان لێ بکەن بەڵام تا ئێستا بە شێوەیەکی پۆزتیف و سنووردار کارەکە دەکرا بەڵام چەند زانایەکی دیکە هەڵسان بە بینی لێکۆڵینەوەکە و ئەنجامە زانستەکەیان داوا دەکەن هەرچی حکوومەت و ڕێکخراوی زانستی و دەستگا هەیە ئەو پراکتیزەیە بوەستێنێت چونکە بۆیان دەرکەوتووە هەندێک بەکتریا توانای بیرکردنەوەیان هەیە دەتوانن ئەو تەکنیکە بەکاربێنن بۆ ئەوەی شێوەی خۆیان وا بگۆڕن بەسەر خڕۆکە سپیەکان زاڵ بن تەنانەت بەکتریاکان دەتوانن ژمارەیان زیاد بکەن ئەندامی جەستەی مرۆڤ دروست بکەن بەهۆی گۆڕینی DNA و RNA وای لێهات ئیدی ترسەکەی ئەو زانایانە گەیشتەوە ئاستەی بڵێن ئەو بەکتریایە دەتوانن هەرچی زیندەوەرە لەسەر زەوی بە تەکنیکەکە داگیری بکەن و خۆشیان کۆپی بکەن تا هەموو شتێ داگیر بکەن لە کۆتاییدا ژیان لەسەر زەوی داگیر بکەن بۆیش ئێستا لە زانکۆکانی بریتانیا و ئەمریکا داوا دەکرێت ئەم کارە بۆ دروستکردنی دەرمان بۆ بەهێزکردنی خڕۆکەی سپی بەکار نەهێنرێت هەر قسەکردن لەسەر زانست و نوێترین لێکۆڵینەوەکان زانکان توانیان دەستکاری جیناتی چەند مشکێک بکەن و خوریان بۆ زیاد بکەن ڕێک هاوشێوەی ئەو شیردەرانەی کەەوە هەزاران ساڵە لەسەر زەوی نەماون پێیان دەوترێ وڵی مامۆث جا دەستگای کۆلاسڵ بایۆساینس ڕانکیان توانی میانە دەستکاری جیناتی چەند مشکێک بکەن خوریان بۆ زیاد بکەن بە تایبەتیش خوری مامۆتە گەورەکان کە شێوەی فیلێکی گەوریان هەیە بە شێوەی خوریەکەیان دەناسرێن ئەو مشکانە تا ئێستا ئەو جۆرە خوریانیان نەبووە 4000 ساڵیشە ئەو جۆرە قژیان نەبووە تاڵەمۆکانی کە بە خوری مامۆ دەناسرێ لە جیهاندا لەسەر هیچ ئاژەڵێک نەماوە زانکان دەیانەوێت بیگەڕێنەوە بۆ ئاژەڵەکە بێگومان مەبەستی ئەو زانایانە دەستکاریکردنی مشک نییە بەڵکو دەستکاریکردنی جیناتی مرۆڤە لە داهاتوو و هەندێک مواسەفات بە مرۆڤەکان دابنێن کە پێشتر مرۆڤەکان نیان بووە جا کێ ئەم کارە دەکەن دەڵێن بەپێی سەرکەوتنی ئەو کاریان بێ ئێستا لەوانەیە لە ماوەی 10 ساڵی دیکە تاقکردنەوە لەسەر جیناتی مرۆڤ بکەن مەبەستی کۆتاییش بێگومان بە بازارکردن و کۆکردنەوەی پارەیە لەسەر ئەو جۆرە کارانە کە مرۆڤەکان دەیانەوێت ئەنجامی بدەن هەفتەی ڕابردوو لە بەرشلۆنە ئیسپانیا پێشانگایکی تەکنەلۆژی بەڕێوەچوو هەرچی شتی سەیری تەکنەلۆژیا لەلایەن کۆمپانیەکان نمایش کرا جا شتە سەرنجڕاکانتان بۆ باز دەکەم نمونە ئەم لاپتۆپە ئەمە لێنەڤۆ ThinkBook Flip چۆن مۆبایلی نوشتاوەمان هەیە ئەمەش شاشەی لاپتۆپە بە نوشتاوەیی کە دەکرێتەوە زۆر گەورە دەبێت ئەوتە زۆر درێژ دەبێت شاشەکەی ئۆڵێدە دەتوانێت بۆ 18 ئینچ خۆی درێژ کاتەوە بە ڕێزەلوشنی 2000 بە 2664 بەرز بێتەوە هەرچەندە وەکو هێز و توانە خاوەنی پرۆسەسەری کۆڵ ئۆڵترای 732 گیگابایت ڕامە کە مواصفاتەکانی یاساییە بەڵام شاشەکەی جێگەی سەرنجە لێنەڤۆ دەڵێ شاشەکەی بە شێوەیەکی ئاسایی 13 ئینچە بەڵام بە داگرتی دوگمێک دەتوانێت خۆی درێژ بکە بۆ 18 ئینچ جا چێ سوودی لێ وەردەگری هەم منجوەکوێوە نازانم کە چێ سوود لەم زۆر لاپتۆپە وەردەگری بەڵام لێنەڤۆ دەڵێ ئەمە داهێنانێکی نوێیە بۆ یەکەم جارە توانی ویانە ئەنجامی بدەن لەمە سەیرتر هەر لەلایەن لێنۆڤۆوە لاپتۆپێکە بە وزەی خۆر کار بکە پشتی ئەم سۆلەر پانێلی پێوەیە لەبەر ڕووناچی خۆر یا ڕووناچی دەستکرد دەتوانێت لاپتۆپەکە چارج بکاتەوە واتە پاتریەکەی چارج دەکاتەوە هەرچەندە ئەمە بیرۆکەیەکی زۆر بەرچاوە بەڵام تا ئێستا هیچ کۆمپانیایەکی گەورە و بەناوبانک ئەم کارەی نەکردووە ئێستا لێنۆڤۆ کردوێتی بەڵام هێشتا دیار نییە سەرکەوتوو دەبێت یاخود نا چونکە لێنۆڤۆ دەڵێم تەنیا 20 خولێک لەبەر خۆردای بنێ لاپتۆپەکە چارج دەبێتەوە بەڵام باسی کێشەی گەرمی نەکردووە چونکە گەورەترین کێشەی لاپتۆپ گەرمبوونیتی وا دەکات لاپتۆپەکە خاو بێتەوە چونکە پاکەکان دەبێت پرۆسەسەرەکە سارد بکەنەوە گەرنا پرۆسەرەکە دەتەوێتەوە و گەرمبوونیش وا دەکات پاتریەکە لاواستر بێ لێنەڤۆ دەڵێ ئەمەش داهێنانێکی دیکەی خۆمانە پێیان وایە دەتوانن داهاتوێکی باش بۆ لاپتۆپەکان لەم بوارە دروست بکەن وەکو مواصفاتێکی نۆرماڵی هەیە بەڵام هێشتا نرخ و تایبەتمەندەکانی ئاشکرا نەکراوە لەوانەیە لە کاتێکی دیکە لە تاقیکردنەوەی زیاتر لەسەرکرا ئاشکرا بکەن لە ئۆنلاین
3 فولد بەڵێ مۆبایلمان هەیە لە ناوەڕاستەوە دەنوشتێتەوە بەڵام ئەیگەر لە سێ لاوە بنوشتێتەوە بە شێوەی فلیپیش بێ ئەمە لەلایەن سامسونگ و ئینفینکس لە بەرشلۆنە نمایش کرا جا بۆچی چێ سوودی لێوەردەگرێ ئەشتا نازانێت بەڵام دەکرێت بڵێن ئەم مۆبایلە شاشەکەی بۆ سێ شێوەی جیاواز دەتوانرێت سوودی لێوەربگرێت بەپێی وێنەکان بێ کە بڵاویان کردوێتەوە پێ دەچێتەوە بۆ ئەو کەسانە بێ کە شاخەوانی دەکەن نایانەوێت شاشەی گەورە بەکاربێنن و دەیانەوێت شاشەی بچووک بەکاربێنن یەک شوێنیشیان زۆر لێ نەگرێ و دووەمیش پاتریکی کەمتر سرف بکە بەڵام وەکو خۆم پێشبینی دەکەم مۆبایلە هەر لە قۆناغی کۆنسپت و تاقیکاری بمێنێتەوە چونکە ڕاشکاو بین لەگەڵ یەکتر زیاتر لە 8 ساڵە مۆبایلی نوشتاوە لە جیهان هەیە هێشتا نەبووتە ترند هێشتا خەڵکی یاسایی بەکاری نایەنە فرۆشیان نەگەیشتووەتە ئاستی فلاگشیپ تەنیا هەندێکیان نەبێت جا ئەمەش نوشتاوەیە بەڵام لە نوشتاوەش نوشتاوەترە بۆیش جارێ زۆری ماوە ببێتە ڕاستی و ببێتە خەونێکەوە کۆمپانیەکان بتوانن کەتەگۆریەکی دیکەی مۆبایل بە خەڵکی بفرۆشن لاپتۆپی سۆلەرمان بینی ئێستا کاتی ئەوەیە کەیسی سۆلەرتان نیشان بدەم هەرچەندە یەکەم جار نییە بەڵام یەکەم جارە کۆمپانیایکی بەناوبانگ کەیسی سۆلەر دروست بکەم ئەم کەیسە لە مۆبایلەکە دەدەیت تیشتی خۆر وەربگرێ مۆبایلەکە چارج دەکاتەوە بێگومان باسی کێشەی گەرمیەکەشیان نەکردووە چونکە ئەگەری هەیە زۆر گەرم بێ و لە کۆتایی دەکێشە بە پاتریەکە دروست بکە چونکە پێویستی بە پانکە هەیە بۆ ئەوەی ساردی کاتەوە وەکو دەرزانی مۆبایلەکان بە شێوەیەکی گشتی پانکەیان نییە جگە لە هەندێک مۆبایلی گەیمینگ نەبێت بەڵام بەگشتیم ئینفینکس دەڵێ ئەم کەیسە سوودێکی زۆری هەیە بۆ کەسانەی بەردەوام لە دەرەوەن مۆبایلەکانیان لەگەڵ خۆیانە و لەبەر خۆ دەتوانن چارجی بکەنەوە یاخود بۆ کەسانەی گەشت دەکەن شاخەوانی دەکەن لەوانەیە بتوانن سوودێکی گەورە لێ بین بۆ لە چارجان نەمێنێت لەبەر خۆردای بنێن مۆبایلەکەیان چارج بکاتەوە سامسونگ یەکەم هاندهێڵدی گەیمینگ دروست دەکات و ناوی لێناوە فلکس گەیمینگ کە هەڕێک مۆبایلێکی فلیپە بەڵام بە پێچەوانەوە فلیپ کراوە لە دەستە ڕاست و چەپ دوگمەیەکیان بۆ زیاد کردووە بە کراوەیی شاشەکەی دەبێتە 7.2 ئینچ و هێز و توانای مۆبایلێکی بە توانای سامسونگی هەیە هەر لە کۆنفرانسی مۆبایل لە بەرشلۆنە سامسونگ دەڵێ حەز دەکەن هاندهێڵد دروست بکەن بازارێکەوە کۆمپانیا پیشەگەرەکانی وەکو سۆنی مایکرۆسۆفت نیتندۆ تەنانەت ئێستا ستیمیش کێشەیان هەیە تێیدا سەرکەوتوو بن بەهۆی ئەوەی خواستی کەمی لەسرە بەڵام لەوانەیە ئەو بیرۆکەی سامسونگ سەرکەوتوو بێت چونکە وەکو مۆبایل دیزاین کراوە بەڵام کێشەیەکی هەیە ئەویش ژمارەی یاریەکانە چونکە ئەمە سیستمی مۆبایلی لەسرە واتە یاریەکانی مۆبایلە بەڵام گەر بتەوێت یاریەیەکی گەورەی پلەیستەیشنی یاخود کۆمپیوتەری لەسەر بکەیت بێگومان ئەو هێز و توانایی نییە جا سامسونگ چی دەکات لە داهاتوو پرۆژەکەی بەرەو کوێ دەگا چاومان لەسەری دەبێت لە بەرەوەی هاندهێڵدەکان ئێستا بابەتێکی تۆپێکی ترندە لە جیهان هەر زانیارێکی نوێ هەبێ لە 24 پلس بۆتان باز دەکەم بە دەفتەرێک و 40 وەرەقە دۆلار ئەم کۆمپیوتەرەی ئەپڵ دەکردرێ کە خاوەنی 16 تێرابایت SSD 512 گیگابایت رامە پرۆسەسەری M3 Ultra لەسرە 32 کۆڕی CPU 80 کۆڕی GPU 32 کۆڕی نۆڵ ئینجن ئەپڵ دەڵێ هەر کارێکت دەوێت پێی دەکرێت لە مۆنتاژی فیلمی سینەمایی بگرێت تا دەگاتە دروستکردنی زمانی نوێی ژیری دەستکرد بە چەند بە 14,000 دلار لە هەفتەی ڕابردووە ئەپڵ چەند بەرهەمێکی نوێی ئاشکرا کرد لاپتۆپێکی نوێی ماکبوک ئێر بە پرۆسەسەری M4 و ماسەفاتی بەرز و ڕەنگێکی نوێشی نیکاڵ و 100 دلار ژنۆخێکی ستانداردەکەیان هێناوەتە خوارەوە لەگەڵ ئایپادێکی ئێر کە بە هەمان ماسەفاتەکانی پارساڵە تەنیا پرۆسەسەرەکەی تۆزێ باشتر کراوە گەرنە هەمان کامێرا و شاشە و دوگمەی هەیە ئەپڵ ماکس ستودیۆیەکی نوێی ئاشکرا کرد بە هەردوو پرۆسەسەری هەم M4 تاوەکو دەگاتە M3 Ultra کە نرخیان لە 2000 دلار دەست پێ دەکات بەڵام بەرز دەبێتەوە بۆ 14,000 دلار دەیکاتە گرانترین کۆمپیوتەر لە مێژووی ئەپڵ تاوەکو ئێستا بڵاو کرابێتەوە شاومی مۆبایلێکی نوێی ئاشکرا کرد بە ناوی 15 ئۆلترا کە مۆبایلێکی ئاسایی نوێ ئەوەی گرینگە ئەوەیەکەوە زیادکراوێکیان بۆ زیاد کردووە مۆبایلەکە دەکاتە کامێرایەکی پرۆفشناڵ تەنانەت بە شێوەیەک دەیکاتە کامێرایەکی پرۆفشناڵ کامێراکە دەتوانێت هاوشێوەی آیفۆن 16 پرۆ وێنە و ڤیددیۆ بە شێوەی لۆک یاخود دەبیت کەلەر تۆمار بکە کە شێوەیەکی سینەماتیکی هەیە بۆ فیلمەکان یاخود بۆ فیلمی پرۆفشناڵ دەتوانێت بەکاربێنرێت وەروە دەتوانێت 4K تاوەکو 120 فریم ڤیددیۆ تۆمار بکە وەکو سلۆمۆشنێکی زۆر باشی لێ دروست دەبێت و خاوەنی لێنزی 100 ملیمی تەلەفۆتۆیە کە زوومەکەی زۆر باشتر دەکات کەیسەکەی جلدی ڕاستەقینەیە تایپسی کۆنێکتی مۆبایلەکەی دەبێت و 2000 میلیان پێریش پاتری بە مۆبایلەکە زیاد دەکات واتە دەبێتە کامێرایەکی زیادکرا بۆ مۆبایلەکە پاتری خۆشی لەگەڵا واتە زۆر
سوود لە تواناکانی ئەو فۆتۆگرافیە وەردەگری و هەمیش سوود لە هێز و تواناکەشی وەردەگریکەوە هەم پاتریت بەهێزتر دەکەم و هەم وێنە و ڤیددیۆی باشتریشت بۆ تۆمار دەکەم. یوتیوب پریمیەم لایت بەشێک لە ڕکلامەکان لا دەبا بە $8 مانگانە ئەوی دیشکراوەتە $14. ئەمە لە هەفتەی ڕابردوو ڕخنەی زۆری لێگیرە. ئێستا بۆ نمونە گەر بتەوە سەیری ڤیددیۆکانی یوتیوب بکەیت پێویستە پارە بدەیت. چۆن؟ گەرسی پارە نەدەی ڕکلامێکی یەکجار زیاتر لە جاران دێتە سەر ڤیددیۆکان. مەبەستی یوتیوبەوەیە تۆ پارە بدەیت پریمیەم بەکاربێنی بەڵام پێشتر نرخی $10 بوو. ئێستا ئاستێکی نوێیان ناشرا کردووە بە $8 کەوا بەشێک لە ڕکلامەکان لا دەبا بەڵام بەشێکی دەمێنێ وەرە یوتیوب میوزیک شت پێ نادا بە چەند بە $8 مانگەنە. نرخی پێشتر کە $10 بوو ئێستا بەرزکراوەتەوە بۆ $14 کە هیچ ڕکلامێک لە لاوی یوتیوب ناهێڵێ. هەرچەندە لە وڵاتی عێراق بەگشتی لە ڕۆژهاتی ناوەڕاست نرخەکەی زۆر هەرزان بەمە لە عێراق بە $3000 دینارە بەڵام لە وڵاتانی وەکو ئەوروپا و وڵاتانی وەکو ئەمریکا نرخەکەی بەرزکراوەتەوە بۆ $14. خەڵکی دەڵێن گەر سەیری ڤیددیۆ یوتیوب کەی لەمەودا پێویستە تۆ $14 بدە یاخود $8 بدە گەرنە لەبەر زۆری ڕکلام بە تایبەتیش کاتێک لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ماڵەوە سەیری ڤیددیۆ یوتیوب دەکەی بە تایبەتی ڤیددیۆ درێژەکان ڕکلامێکی یەکجار زۆر دێتە سەر بێگومان چەناڵەکانی یوتیوب و ڤیددیۆکانی یوتیوب. هەرچەندە ئەمە قازانجێکی گەورە دەکات بۆ کەسانی کە ڤیددیۆ بڵاو دەکەنەوە یاخود بۆ یوتیوبەرەکان وەرا بۆ کۆمپانیای یوتیوب بەڵام سەیرکردنی ڤیددیۆ لای خەڵکی تۆزێ زەحمەتتر بووە بەهۆی زۆری ڕکلام. وەروە ئێستا یوتیوب ستایلێکی نوێی داناوە بۆ ڕکلامکردن. ئێستا کە تۆ ڤیددیۆ پێ دەکەی 3 دانە ڕکلام بە دوای یەک دێن دوانیان سکیپی نییە ڕکلامی سێم سکیپی هەیە. جاری واشەیە ئێستا هەندێک لە هونەرمەندە هیندیەکان گۆرانیەکی تەواو یاخود هونەرمەندە عەرەبیەکان یەک گۆرانی تەواو 3 خولەک 4 خولەکی دەخەنە پێش ڤیددیۆیەک بۆ منە ڤیددیۆکە 5 خولەکە سکیپیشی نییە بە شێوەیەکی هەڵا ئەم جۆرە ڕکلامان ئێستا لە یوتیوب یەکجار زۆر بێت چونکە ڕکلام یوتیوب نابێت ترکە زیاتر بێ گەر بێت و بە تایبەتی گۆرانی بێ ناکرێت 3 خولەک بێت. کێشەیەکی گەورە لە ڕکلامکردن لە یوتیوب دروست بە خەڵکی داوا دەکەن نرخی سەبسکریپشنەکە هەرزانتر بکرێت وەروە ڕکلامیش کەمتر بکرێتەوە. دوای 20 ساڵ جۆن سینا بووە کارکتەرێکی خراپ لە مێژووی WWE لە کاتێکدا ئەم ساڵ کۆتا ساڵ هەم فلم و هەم زۆرانبازی و ئێستا یەکێکە لە خاوەنەکانی ئەوان خوددا و کەسانی زۆرتی پشتیان هەیە لە کۆمپانی WWE یەکێکە لە خاوەنەکانی کۆمپانی WWE ئەم چیرۆکەی داناوە کەوا جۆن سینا دەبێتە کەسێکی خراپەکار لە مێژوو دەشتیوانە بووە لە بەتایبەتی مێژووی WWE مەبەستمە بۆیش زیاتر لە 250 لەوانەیە زۆر کەس نەزانێ بەڵام زمانی ئینگلیزی بۆ فەرمی یاخود زمانی فەرمی لە ئەمریکا ترامپ بڕیاریدا زمانی ئینگلیزی بێتە زمانی فەرمی لە وڵاتەکە. ئەمریکا لە ساڵی 1976 دروست بووە تەمەنی 48 ساڵە تا ئێستا زمانی فەرمی نەبووە. ئەم بابەتە کاردانەوێکی گەورەی لە ئۆنلاین بە تایبەتی لە تۆڕی تویتەر و ئینستاگرام لێکەوتووە. ئەمریکیەکان دەڵێن خۆیان نیان دەزانی کەوا ئەمریکا زمانی فەرمی نییە بەڵام ئەمریکا نزیک دەبێتەوە لە 300 ساڵە زمانی فەرمی نییە. تۆ دەتوانی بە هەر زمانێک بتەوێت قسە بکەی بەهۆی ئەوەی دەڵێن ئازادی ڕەها لە ئەمریکا هەیە و لە دەستوری ئەمریکا هیچ زمانە وەکو زمانی ژمارەیەک یاخو زمانی فەرمی دانەدراوە. بەڵام لە هەفتەی ڕابردوو دۆناڵد ترامپ بڕیارێکی دەرکرد کەوا زمانی ئینگلیزی بۆتە زمانی فەرمی لە ئەمریکا و ئیدی دەڵێن هاوشێوەی رووسیا و هاوشێوەی کۆریای باکوور و هەندێک وڵاتی دیکە ترامپ دەیەوێتن ئەو کەسانێک کە دێنە ئەمریکا دەبێت زمانی ئینگلیزی بزانن ئینگلیزی نەزانن لەوانەیە وەرگرتنیان و وەرگرتنی بۆ نمونە پەسپۆرتە یاخود مانەوەی لە ئەمریکا هێشتا زەحمەتتر بکە. خۆشەویستان 22 پلسم پێشەشکردن تاوەقەی داهاتوو یەکشەمەی داهاتوو خوداتان لەگەڵ.